خۆشەویست سڵاوی ئازادی و سەربەرزیتان لێبێت. نەوەی نوێ بەم جۆرە و بە وتارێکی نوێ و بڵاو نەکراوەی شا سوار عەبدولواحید لە زیندانەوە دەستی بە بانگەشەی هەڵبژاردننی خۆی کرد و بەڵێنی چارەسەری موچە و زۆربەی کێشەکانی خەڵکیدا لە ڕێگەی بەشداریکردنی لە حکوومەتی داهاتووی عێراقەوە. ئەم جارە بە دەنگی ئێوە ئەگەر قورسایی زۆرمان بدەنەوە بەشداری لە حکوومەتی عێراقیەکەین و یەکەم کارمان تەڵتینکردنی موچێ بۆی ئیتر ئەو لە خەڵک بە دوای موچۆ نەبێت و بە سێمان جارێ بە دوومان جارێ بە چوارمان جارێ چاوەڕی موچێ بکە. هەروەها یەکێ لەو کارانەی کە یەکین و زۆر ئاسانەی ژۆیەکە لە بەها ئێستا سرفەی زەواج هەیە، سرفەی هاوسەرگیری هەیە بۆ گەنجەکان و بۆ خەڵکانی کە هاوسەرگیریەکەن. ئێمە ئەوە لە ڕێی بانکە عێراقیەکانە بە تایبەتی کە بانکە TBI لە هەرێمی کوردستان بوونی هەیە دەیهێنە هەرێمی کوردستان و سرفە بۆ ئەو کەسانە داوین دەکەین کە پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن. سەرۆکینەوەی نوێ بووە یەکەم سیاسی کورد لە هەرێم لە زیندانەوەی کێبڕکێ هەڵبژاردن لەگەڵ دەسەڵات بکە. جوڵانەوەکە بە لیستێک کاندیدی بەهێز لە هەرێم و ناوچە دابڕاوەکان دەیەوێت زۆرینەی نوێنەرایەتی کورد لە بەغدا بەدەست بێنێت. یەکێ لەو شتانی کە زۆر ئاسانەوە بە پێی دەستوریش حکوومەتی عێراقی تەرخانی دەکات، بەڵام بەداخەوە کەم تەرخەمی ئەم دەسەڵاتی هەرێم ڕێگر بووە ئەویش هێنانی دەرمانە بۆ نەخۆشخانەکان و زیندوکردنەوەی نەخۆشخانەکانی کەتی گشتیە. هەروەها مەسەلەی ناوبازارە بژێنینەوە، مەسەلەی دوکاندار و بازار کەسە کەسابەتی نەما، مەسەلەی گەنج کە بێکارە و هیچ شتێکی نییە، پارەی نییە، سرکەی نییە، ناتوانێت هاوسەرگیری بکە، ئیش نییە. هەموو ئەمانە خاڵی بەسیطن کە دەتوانین ئینشاڵڵا کە چون حکوومەتی عێراقیەوە ئەم خاڵانە جێبەجێ وەک خۆشیان دەڵێن نەوەی نوێ نەک لە هەرێم بەڵکو لە بەغداش بۆتە بەدیلی پارتی وێکێتی ماوەتەوە بەرامبەر ئەو هەموو قەیرانەی دەسەڵات دروستی کردووە خەڵک 11 دەنگ بدەنەوەی نوێ و تا خەڵک لەم دۆخە ڕزگاری بێت. بۆ یەک چرکش تەنها 1 ملیۆن لانانێ لەسەر شاڕێگەی حەق و بەرگریکردن لە خەڵک